لە ئیدارەی ڕاپەڕینی شاوشێوەی ناوچەکانی تری کوردستان دەنگی تەقینەوە بیسرا و ئەوەش ترسێکی زۆری لە هاوڵاتیان دروست کرد. لە دەستپێکی ڕووداوەکە هێز ئەمنیەکان ڕێگر بوون لە چوونمان بۆ شوێنی ڕووداوەکە. شاد حاڵێکی ساتی ڕوودانی تەقینەوەکە بۆ پەیام دەخاتە ڕوو. سەعات 9 چارەک بوو کاتێک زانیمان ئێمە لەبەرەوەی 500 مەتر لە ماڵی ئێمە دوورە کاتێکمان زانی نازان بەهۆی شۆرتی کارەباوە بووە یان حاڵەتەشی نەخوازراوە بووە تەقینەوە ڕوویدا و ئێمە شڵەژین بەڕاستی کەسێکی ئاساییە هاوڵاتی هەزا بۆ خۆی پەیوەندی بە هێزە سەربازیەکانەوە بێ ئەوە من ئاگاداری ئەو مۆزوعی نیمە بەڵام دیار بەهۆی بەپێی ئەو زانیاریانە چەک و تەقەمەنێکی زۆر لێرە عەشار دراوە جا بەهۆی شۆرتی کارەوە بوو بێ یان بەهۆی ئاگرکەوتنەوە بێت تەقیوەتەوە و شکر بۆ خوازەرەتی گیانی نەبووە. شوێنی ڕووداوەکە دەکەوێتە نێوان گوندی گرجان و گوندی قەرەنیاغای نزیک ناحیە چوارقوڕنا. ئاگرەکە نزیکەی 3 کاتژمێری خایاند و هەریەکە لە وتەبێژی پۆلیسی ڕاپەڕین و بەرگری شارستانی ڕاپەڕینیش لەسەر ڕووداوەکە بۆ کەناڵەکانی ڕاگەاندن دوان. ڕووداوێکی ئاگر لە گوندی گرجان لەناو باغێکە بوو پاشەوە تیمەکانمان هاتن بۆ شوێنی ڕوودا و هەستکرێکە دەنگی تەقینەوە لەناو ئاگرەکە هەیە بۆیە بە حەزارەوە توانیمان ئاگرەکە کۆنتترۆڵکەین خۆشببختانە هیچ زیانێکی گیانی نەبووە بۆ زیانی داراییش لیژنێکمان پێکەناوە بە هاوکاری بەڕێبەرایەتی پۆلیس و ئاسایش بۆ زانینی هۆکاری دروستبوونی ئاگرەکەەوە خەمڵاتنی زەرورزیانەکان. دیار نییە تاکو ئێستا بەڵام دەنگی تەقینەوە بیسترا و لەوێەوە بە ڕوونیش دیار بوو کە تەقینەوەی تێدا بووە بەڵام تەقینەوەکە دیار نییە ئایا گول لە هاوان بوو یان حەشوی ئاربیجی بووە هەر شتێک لە تەقینەوەکان بێ. بەپێی زانیارە سەرەتایەکان کە دەستی ئێمە کەوتەوە لە ئێستاژەکە ئێمە لە حاڵیان لە شوێنی ڕووداوەکەین لە ئێستادا ئەم ڕووداوە ناتوانین بڵێن کۆگای چەکە و لەگەڵ ئەوەشدا بەپێی زانیارە سەرەتایەکان دەتوانین بڵێن کە سەلمێنراوە کە باغی هاوڵاتیەکە بەڵام کە دەنجی تەقینەوەی تێدا کراوە و تا تەقینەوە هەبووە ناکرێت نیکۆڵیلەوە بکرێت بەڵام لەگەڵ ئەوەشدا لە ئێستادا لە لێکۆڵینەوەی سەرەتاییدا و دواتر لە زانیاریەکاندا ئاگادارتان دەکەینەوە. ماوەیەکە تەقینەوەی کۆگاکانی چەک و تەقەمەنی لە شوێنە جیاجیەکانی هەرێمی کوردستان ڕوو دەدەن و ئەوەش ڕای جیای لای هاوڵاتیان و چاودێران دروست کردووە و بەگومانەوە لەو ڕووداوانە دەڕوانن. تەقینەوەکەی ئیدارەی ڕاپەڕینیش نزیک بووە لە شوێنی نیشتەجێبوونی هاوڵاتیان و لە دوای ڕووداوەکەش هاوڵاتیانی ناوچە جیاجیەکانی دیکەی هەرێمی کوردستان بە تەنزەوە دەپرسن ئاخۆکەی ئەو زنجیرە ئاگر و تەقینەوانە ناوچە و شارەکەی ئەوانیش بگرێتەوە. عەبدولسەلام حەسەن، کەناڵی ئاسمانی پەیام، ڕاپەڕین.